خۆشەویستان خۆی گەورە جستی ئێمەی بە شێوازێکی زۆر سەرسوور هێنە دروست کردووە. هەرێکێک لەو ئەندامانەی کە لە جستی ئێمە کار و فەرمانێکی جیاوازی هەیە کە کاریگەری لەسەر پاراستنی ئەندامەکان و لەسەر لاشی ئێمە هەیە. جا زۆر گرنگە بزانین هەرێکێک لەوانە چۆن کار دەکاوە چۆن پارێزگاری لێ بکەین. ئەمڕۆ باس لە گورچیلە دەکەین بۆ پێی کە نراوە کە پاڵاوگەیەکی زۆر گرنگە لە جەستەمانە. بزانین ئەم پاڵاوگەیە چۆن ئیشەکە چۆن جەستە لە ژەهرەکان دەپارێزێ و ئەو نیشانانە چین کاتێک گرفتێکی تەندروستی تێدا ڕوئەدا و چۆن بتوانین هۆکارەکانی دەستنیشان بکەین. گرنگترین ئەو چارە سەری و ڕێنماییانە چین لە کاتی توشبوون بە جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی گورچیلە. کۆمەڵێک ڕێنمایی و بابەتی تەندروستی گرنگ لەم تەوەرە باس دەکەین با میوانجارەیە بەڕێز دکتۆر نەبەست سیوێلی پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕە و پرۆستات و نەزۆکی پیاوان. کاکتۆر بەخێر بێ سپاس خۆشیتانە و ڕۆژێکی پڕخۆشی و کامرانی بۆ جەنابیش ئینشاءڵڵا. کاکتۆر باس لە ئەرک و فەرمانی گورچیلە بکەین سەرەتا. بەڵێ گورچیلەکان بریتین لەو دوو ئەندامە گرنگەی کە خی گەورە بە مرۆڤەکانی بەخشیوە دەکەونە پشت سکەوە پشت ڕێخۆڵەکانەوە لە بەشی سەرەوەی ناوسک کە دەورە دراون بە بڕبڕی پشت و بە قەفەسەی سنگ و بە کۆمەڵێک ئەندامی ترواتە پارێزراون لە زۆر زەبر و نەخۆشی بە شێوەیەکی خوایی پارێزراون لە ناوسکدا. ئەم ئەندامە گرنگە بە شێوەیەکی گشتی فەرمانی زۆرە بەڵام گرنگترین فەرمانی بریتێت لە پاڵاوتنی خوێن و دروستکردنی میس. ئێمە وەکو ئەزانین کە ئێمە کاتێک کە خواردن ئەخۆین یان ئاو ئەخۆینەوە یان هەر مادەیەکە وەرئەگرین چ دەرمان بێت چ خۆراک بێت کاتێ دەچێتە دەستجەستەمانەوە ئەوەی کە بە سوودە لی وەردەگیرێت ئەوەی کە پێویست ناکە یاخود زیادە لە پێویستی جەستە دەبێ فڕێ بدرێتە دەرەوە. جایەکێک لەو ڕێگانی کە جەستە فڕی دەداتە دەرەوە ئەم جۆرە ژەهرانە ئەم جۆرە پێکهاتانی کە پێویست نین بۆ جەستە یاخود زیادن لە فەرمانی جەستە بریتێت لە دروستکردنی میز بە ڕێگەی پاڵاوتنی خوێن. بە شێوەیەکی گشتی ئەمە فەرمانی گورچیلەیە بەڵام ئەتوانی بڵێ سەدان فەرمانی دیکەی هەیە کە ڕەنگە زۆر کەس بەلایان نەچێت یان نەزانێت کە ئەم فەرمانانەی هەیە وەکو ڕێخستنی باڵانسی ترشی و تفتی خوێن وەکو ڕێگرتنەوەی با بڵێن ڕێکردنەوەی باڵانسی خوێیەکانی جەستە وەکو سۆدیۆم و پۆتاسیۆم و کلۆراید و ئەمانە و هەروەها ڕۆڵی گرنگی هەیە گورچیلە لە ڕێخستنی پێکهاتن و گواستنەوەی کالسیۆم لە لەشدا هاوتەریب لەگەڵ هۆرمۆنەکانی دیکەدا. هەر بۆیە ئەم ئەندامە گرنگە کاتێک پەشی دەکەوێت گرفتی جۆرا و جۆر دروست دەبن بە شێوەی جیاواز و نیشانەی جیاواز دروست دەکەن. ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو باسی گورچیلە. کاک دکتۆر ئەم ئەندامە گرنگە هۆکاری توشبوونی بە نەخۆشی بە ئازار بۆچی ئەگەڕێتەوە چ شتێک گۆکارە بۆی کە تێک بچێ ئەم سیستەمە گرنگە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی وەکو وتمان نەخۆشیەکانی گورچیلە جۆرا و جۆرن و هۆکاریان زۆرا و جۆرە و ڕەنگە نیشانیان نەبێت هەتا ئەگاتە بە نیشانێکی تند واتە هەندێک لە نەخۆشیەکانی گورچیلە نیشانیان نییە بێدەنگن ڕاستە و هەندێکیان نیشانیان هەیە جا ئەکرێم نیشانانە تند بن یاخود هێواش بن. ئەگەر بتوێ باسی نەخۆشیەکانی گورچیلە بکەی زۆرن وەکو بەردی گورچیلە وەکو کیسی سەر گورچیلە وەکو شێرپەنجەی گورچیلە وەکو هەوگرتنی گورچیلە ئەمانە هەمووی نەخۆشی گورچیلەن. هەریەکان هۆکاری جیاوازە هەریەکان نیشانەکانی جیاوازە هەریەکان چارەسەرەکەی جیاوازە بە پێی حاڵەتەکە. بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ بینەران ئەگەر بیانەوە بزانن جگەلەوەی کە گورچیلە ئەکرێ گرفتەکانی بێ نیشانە بن باوترین نیشانە بۆ گورچیلە بریتە لە ئازاری کەلەکە واتە ئازاری گورچیلە کە بە شێوەیەکی گشتی دەکەوێتە کەلەکەوە تا هەردوو لای سک لە بەشی سەرەوە. هەڵبەت هەندێک جار ئەم نیشانانە تێکەڵ دەکرێن لەگەڵ نەخۆشی دیکەدا وەکو تەشەنوجاتی ماسوولکە وەکو ئازاری پشت و فەقرات کە ئەمانە زۆر جار وا لە نەخۆشەکە بترسێ وا لە چارەخوازەکە بترسێ ڕاستە بەبێ پێویست. و نیشانەی دیکەش هەن وەکو گۆڕانکاری لە میزدا وەکو ڕوودانی گۆڕان لە میزدا وەکو سووربوونی میز یاخود تۆخبوونەوەی میز یاخود بوونی بڵق و کەف لە میزدا و هەندێک نیشانەی گشتی ئەمە بە شێوەیەکی گشتی. ئەگەر باس لە هۆکارەکان بکەین دەتوانین بڵێن دوو جۆر هۆکار هەیە ینی یان چەند پۆلبەندی بۆ ئەکرێ واتە ئەو نەخۆشانی کە توشمانە بێ هۆکاری دیاریکراو هەیە بڵین بەگشتی بۆ هەمویان بەو جۆرەیە بۆ هۆکارەکانی نەخۆشی گورچیلە؟
ناتوانانی پۆلەنسازیی بەو شێوەیە بکەی بڵێ کە یەک هۆکار هەیە بۆ هەموو جۆر نەخۆشیەکانی گورچیلە چونکە هەندێک لە نەخۆشیەکان تێکچوونی فەسلەجەی جسمە بۆ نمونە ئەو کەسانی کە بەردی گورچیلە دروزەکەن بەشێکیان فەسلەجەی جسمان تێکچووە کۆمەڵە پێکاتەیە کە لە میزە مەفروزە کەم بێ زۆرترە کۆمەڕێ مادە یاخو پێکاتە هەیە لە میزە کەمە مەفروزە زۆر بێ ئەمە تێکچوونی فەسلەجەیە و دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی هەندێکیان نەخێر تێکچوونەکە تێکچوونێکی نەخۆشیە وەکو شێرپەنجە یاخود هەوکردن بەهۆی بەکتریایەکەوە یاخود بەهۆی تێکچوونی فەرمانی خانەکانەوە کە خەلەلێک لە DNA ڕوە لەبەرەوە ناتوانانی بە یەک گروپ هەموو نەخۆشیەکان ئاڕاستە بکەی هەر یەکیان جیاوازە هۆکاری پشت نەخۆشیەکە جیاوازە و چارەسەرەکەشی جیاوازە ئەگەر باس لە پستانی خوێن و شەکرە بکەین ئەوانەی کە ئەم جۆرە لە کێشیان ئەم گرفتیان هەیە کاریگەری چی کاتە سەر گورچیلەکان بەڵێ باوترین هۆکاری وەستانی گورچیلە یاخود سسبوونی گورچیلە لە جیهاندا لە هەموو جیهاندا باس بکەین بریتێ لە شەکرە شەکرەیەکێکە لەو نەخۆشیانە کە ساڵانە دەبێتە هۆی گرفت و با بڵێن مەصرفێکی زۆر بۆ جیهان چ بەهۆی دەستنیشانکردنی نەخۆشیەکە و چ لە پشکنینەکاندا و چ لە چارەسەریشیدا شەکرە وەکو وتمان نەخۆشیی گشتی بەربڵاوە کار دەکاتە سەر تەواوی ئەندامەکانی جەستە جا ئەگەر فەرامۆش بکرێ یاخود کۆنتترۆل نەکرێ زیان دەدا لە گورچیلەش هەڵبەت شەکرە کار دەکاتە سەر دەمارە کارەبایەکانی جەستە کار دەکاتە سەر ناوپۆشی لولە خوێنەکان کە خوێن دەبن بۆ گورچیلە کار دەکاتە سەر ئەندامە بچکۆلەکانی گورچیلەک پێوتر نفرۆن بەشە بچووکەکانی گورچیلە ئەگەر وردی کەیتەوە لە پێکاتی زۆر ورد دروست بوون ئەم پێکاتانە با بڵێن شەکرەکاریان تێکا و سستیانەکە و کاری پەڵاوتنەکان خاوەکاتەوە ئەمە جگەلەوەی کە خودی شەکرەکە دەکرێت شەکرێکی زۆر ببا بەرەو میز و لە ناو گورچیلەکەتە بێتە هۆی هەوکردن واتە ئەوانەی کە شەکرەیانە و شەکرەکان کۆنتترۆڵ نییە ئەگەری توشبوونیان بە هەوکردن زیاترە ئەگەری سسبوونی گورچیلەکان زیاترە بە پێی کات و هەروەها فشاری خوێنیش بە هەمان شێوە فشاری خوێن ئێمە لولە خوێنەکان لە جەستەماندا خوێن دەبن بۆ تەواوی جەستە هەر لە ئەڵێ دەردێڵە لە پێستەوە لە تەوقی سەرەوە تا نوچی پێ دەمارە خوێنی تێ ئەم دەمارە خوێنانە بە فشاری خوێنیان بۆچێ بەو فشارێکە لە دڵەوە دروزە بێ بەو فشارێکە لە دەمارەکانی خوێنەوە دروزە بێ بۆیە هەر شوێنێک کە خوێنی بۆ بچێ کاریگەر دەبێ بە شەکرە و بە زەخت بە شەکرە و بە فشاری خوێنش کاریگەرە بێ و ناوپۆشی خانەکان تێگەچێ و لولە خوێنەکان تووشی ڕەخبوونە بن و بەم شێوەیە کار دەکات سەر فەرمانی گورچی کاک دکتۆر وەلانان یاخود پشتگوێ خستنی ئازارێکە لە گورچیلەیە هەبێ چ مەترسیەکی تێدایە لە چه حاڵەتێکدا بێتە حاڵەتێکی کتوپڕ و خێرا ئەم کەسەی تر توانێت توانای ئەوەی نەبێت و خێرا ببرێتە نەخۆشخانە بەڵێ بەگشتی بینەران پێویستە بزانن کە نەخۆشیەکانی گورچیلە هەموو کات نیشانیان نییە زۆر جار هەبوو ڕوویاوە کە چارەخوازێک بە ڕێزێک سەردانی نەخۆشخانەی کرد و هیچ نیشانێکی نەباست بۆ شتێکی تر چووە یا بۆ شتێکی تر چووە لە پشکنینەکانە یاخود لە تیشکا دەرچووە کە ئەمە گرفتێکی تری هەیە بۆیە ئەمە پێویستمان بە هۆشیاری سەبارەت بە نەخۆشیەکانی گورچیلە بەگشتی ئەکرێ گورچیلە ئازاری نەبێت و نیشانەی نەبێت و ئەکرێ نیشانی هەبێت ئەوانەی کە نیشانیان هەیە ئازاری توندە یاخود ئازاری هێواشە هەندێک جار بەردی گورچیلە دابەزێ بەرەو میزەڵان لەو بۆریە ئازارێکی زۆر سەخت دروستەکە هەندێک جار هەوکردنێکی توند و ئاکا گرفتی بۆ دروست بکە ڕەنگە ئەم هەوکردنە بێتە هۆی کزانەوەی میز و سووتانەوەی میز و بوونی خوێن لە میزدا یاخود ڕەنگە بۆنی میز بگۆڕێت تۆند ببێ بۆنی میز تیژ ببێت تەحمل نەکرێت و هەندێک جار ڕەنگەکەی شێگۆڕێ بەو شێوەیە و هەندێکی دیکەیان نیشانەکانیان درێژخایانە واتە ئازار و قورساییە واتە ڕەنگە ئازار تەواو نەبێ ئازارێکی کامڵ نەبێ کۆی بڵێ هەست بە ئازار بکەیت بەڵکو هەست بە قورسیەکەی لەکەلەکەیە جا ئەم قورسیە ڕەنگە کیز بێ ڕەنگە بەرد بێ ڕەنگە هەوکردن بێ بەڵام باوترین هۆکار کە نەخۆشەکانی گورچیلە ئەباتە خەستەخانە بریتێ لە دابەزینی بەرد یاخود جوڵانی بەردی گورچیلە ئەمە یەکێکە لەو حاڵەتانە و ئەگەر لێم ببرسی ترسناکترین حاڵەتەکانی گورچیلە چین بەڕاستی بریتێ لە هەوکردنی توندی گورچیلەکان بە تایبەت ئەوانەی کە بەرگری لەشیان نزمە مەسەلەن هەندێک نەخۆشمان هەیە کە لەژێر چارەسەری کیمیایی یاخود بەرگری لەشایە بە دەرزی ئەمانە ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکان زیاتر و بە هەوکردنی توند زیاتر یاخود هەیە شەکرەی هەیە شەکرەکەی کۆنتترۆڵ نییە و هیمالی کردووە فەرامۆشی کردووە بە دوایان ناچێ ئەمەش چەند جۆرێکی جیاوازی هەوکردنی زۆر تۆند هەیە تایبەت بەو نەخۆشانە
کە ئەمانە بەبایە خۆ پێویستە لیان بڕوانێ. کاکتۆر ئەگەر باسێک لە بەردی گورچی لە بکەین ئەمە چۆن دروست ئەبێ و چۆن چارەسەری شەکرێ؟ یەکێک لەو پرسیارانەی کە ئێمە زۆر جا چارەخوازیان مراجعەکانی ئێمە پرسیارمان لێکەن بریتە لەوەی دکتۆر ئەم بەردە چۆن دروزە بێت بەهۆی چیەوە دروزە بێت چ شتێکێ بیکەم تا ئەم بەردە دروست نەبێت. ئەوەی کە باس کراوە لە زانستە بەگشتی هۆکارێکی داریکراو نییە یەک هۆکار نییە بڵێ هەر ئەم هۆکارەیە هۆکاری دروستبوونی بەردە تا ئەگەر هۆکارەکەم چارەسەر کرد ئیتر بەرنەما و وەستا. بەگشتی هۆکارەکان زۆرن هەر لە بۆ ماوەوە دەست پێەکە هەتا ژینگە و هەتا هەوکردن هەتا گۆڕانکاری فەسلەجی لە میزدا و هەروەها لایف ستایل ڕۆڵی هەیە لەم دروستبوونی بەردەیە. بۆیە ئەوانەی کە ژینگەکان گەرمە ئەگەری دروستکردنی بەردی گورچیلان زیاترە. ئەو وڵاتانی یا ئەو ناوچانی کە ژینگیان گەرمە ئەو هەوایان وایە کە گەرمان زۆرتر بەرەکەوێت لەشیان زیاتر وشکەبێتەوە تووشی بەردی گورچیلە زیاتر بن. ئەوانەی کە لە بۆ ماوەیانە مەسەر لە باوانیانە لە وەچەکانی پێشویانە بەردی زۆر هەبووە بەردی گورچیلیان هەبووە ئەمانیش معڕەسترن بۆ دروستکردنی بەردی گورچیلە. بەڵام هەندێک هۆکاری ژێر نەخۆشیە بۆ منە تێکچوونی فەرمانی ڕژێنەکانی پشت ڕژێنی پەریزادە. ئێمە 4 ڕژێنی وردمان هەیە کە باڵانسی کالیسیۆمەکەن لە دەجەستەیە کاتی ئەمە فەرمانیان زیاد دەکات زیاد لە پێویست دەرەدرێن کالیسیۆمێکی زۆر لە ئێسخان و لە خوێنەوە دەرەکەن سەحبیەکەن بەرە گورچیلە ئەمانە بێتە هۆی دروستکردنی بەردی گورچیلە. هەڵبەت ئەوانەی کە هەوکردنیان زۆرە هەوکردنی ڕاڕۆی میزی دووبارەیان زۆرە چانسی دروستبوونیان بە بەردی هەوکردن زۆرە هەندێک بەردی پێێت بەردی هەوکردن بەردەکە لە ناوخوا بەکتریا وایلیەکە ئەم بەردە دروست بێ بەکتریاکە ئەنزیمێکی هەیە مادەکانی ناو میز ئەگۆڕە بەردروستەکە ئەمانە بەگشتی هۆکارەکان. بەڵام وەکو وتمان کۆمەڵە مادە هەیە لە میزە مەسە سیترات مەگنیسیۆم ئەمانە کەم بن لە میزە بە زیاتر دروزە بێ. کالیسیۆم ئۆگزالەیت کۆمەڵک مادە هەیە لە میزە زۆر بێ خوێیەکان ئەملاحەکان بەر زۆر دروزە بێ و ئەو کەسانی کە گۆشت زۆرە خۆن و خواردنیان بە تەواوەتی بۆ بە گۆشت واتە هەموو خۆراکەکانی تریان دەرکردو کاربۆیدرات و چەوری و پێکاتەکانی تر هەمووی لە خواردنە لە سیستەمی خۆراکیانە نییە تەنها گۆشتە ئەمانە چانسی دروستبوونی بەردیان زۆرە و ئەوانەی خوێ زۆر بەکارن خوێی چێش خوێی با بڵێ چێشخانە ئەم خوێ ڕاستی کاریگەرە بۆ دکتۆر هاوشانی بەردی گورچیلە و نەخۆشی گورچیلە زۆر باز لە ئاوەکری ئاو خواردنەوە کوالەتی ئاو خۆتە زانیم پلانێ زۆرینی زۆری کۆمەڵگای ئێمە بە جۆرە جۆرەکان ئاوی بەلو ئاو بخواتەوە یان ئاوی کانیەکان ئاوی ئەوانێک لە دەرەوەی شارن و لادێ گوندەکان ئەمانە چۆنیە چۆن ئاوێکی باش هەڵبژێرین بۆی کە تەسی نەکاتە سەر گورچیلەکانەوە. بەڵێ ڕەنگە جۆری ئاوەکە زۆر کاریگەر نەبێ مەسەرەن هەیە چ جۆرە ئاوێک بخۆمەوە ئایا دکتۆر من ناتوانم ئیتر ئاوی ماڵەوە بخۆمەوە ئەو ئاوی کە لە حکومیەوە بۆمانێت ئەو ئاوی لە دەوڵەتیەوە بمانێت ناتوانم ئیترەوە بخۆمەوە تەنها ئاوی دەبە بەکاربێنم یا ئاوی تایبەت و فلتر و ئەمانە نەخێر. پرسیارەکە ئەوە نییە تۆ لە چوە ئاوەکە وەرەگری پرسیارەکە بڕی چەند ئاو وەرەگری لە 24 کات ژمێرە تاکیشی پێگەیشت و پێویستی بە بڕی 2 لیتر و نیو تا 3 لیتر ئاو هەیە بۆ ئەوی جەستەی تەندروست بێت بۆ ئەوی فەرمانەکانی لەش پەکیان نەکەوێت. هەر کەسێک لەم بڕە کەمتری خواردەوە لە 24 کاتژمێرەکە ئەگەری دروستبوونی بەردی گورچیلەی زیاتر ئەبێ. ئەمیش بە لێکدانەوەیکی سروشتی و زانستی چونکە میز هەروەکو هەموو شلێکی دیکە پێکاتەکانی تایبەتمەندیەکانی وکو شلە وایە یعنی شلە ئاوە و خوێیە هەرچەندێ ئاوەکە زۆر بێ ڕێژەی نیشتنی خوێەکان زۆرترە بێ ئاوەکە کەمتر بێ ڕێژەی نیشتنی خوێەکان زۆرترە بێ بۆ بە پێچوانەشەوە بۆیە هەتا ئەو کەسانە ئاو زۆر بخۆنەوە چ بە هەر ڕێگایەک بێ هەر جۆرە شلەیەک بێ باشترە و گورچیلەکان زیاتر فەرمانیان ڕێک و پێکترە بێ. کاکتۆر ئەگەر باس لە سیستی گورچیلە بکەین سیستی گورچیلە چیوە ئەمیان چۆن ڕوئەدا؟ بەڵێ سیستی گورچیلە بریتە لە پەککەوتنی فەرمانی گورچیلەکان بۆ پاڵاوتنی خوێن. بڵێ ئێمە ژمارە دیاریکراومان هەیە بۆ کارکردنی گورچیلە واتە کارکردنی یەکە وردەکانی گورچیلە کە میز کە خوێن ئەپاڵۆن و ئەیکەن بە میز و دیاری کراوە بەپێی هاوکێشەی جیهانی دیاری کراوە لەسەر و 90ەوەیە 90 ملیلیتر لە هەر خولەکێکدا تا 120 ملیلیتر بۆ هەر خولەکێک ئەمە بریتێ لە فەرمانی گورچیلە بۆ پاڵاوتنی خوێن. ئەو کەسانی کە گورچیلەیان سست ئەبێت ئەم فەرمانیان پەکیەکەوێت واتە چیتر گورچیلەکە ناتوانێت وەکو پێویست خوێنەکە بپاڵەوێ و میزی لێ دروست بکە و پێکاتەکان ڕێک خاتەوە. جا ئەکرێت سزبوونی گورچیلە کورتخایان بێ یاخود درێژخایان بێ. هەندێکیان کورتخایانە بە هۆکاری سکچوت نڕشانەوەیکی تند بەتایبەت لە کەسە بە تەمەنەکانە یاخود لە مناڵدا
بە هۆکارێک لە هۆکارەکان ئەم ڕەشانە و سکچوونە یاخۆ خوێن لێ ڕۆشتن خوێنێکی کەم یا ئاوێکی کەمە ڕوا بە گورچیلەکە سستە بپی ئەمە ڕەنگە کاتی بێ و بە دەرمان چارەسەر بکرێ و گورچیلەکە بگەڕێتەوە فەرمانی سروشتی خۆی هەندێکی کایان درێژخەیانە واتە بە ساڵان واتە لە ماوەی ساڵانێکی زۆر یاخود لە 6 مانگ زیاتر وردە گورچیلەکە فەرمانی سستە بێ و دائەبەزێ و دواتر ئەمەش پۆلێ نەکرێ بە چەند گروپێکەوە بە پێی مەرحەلە و لێڤڵی سستەکەی دابەشەکەی بە چەند گروپێکەوە کاکتۆر یەک قەوسی بچوو ئەوەی کە باسێکی لەو سستبوونە ئازار هەیە بەگشتی سستبوونی گورچیلە نیشانەی دیکەی هەیە لە جیاتی ئازار باشە ئەگەر سستبوونی گورچیلەکە بەهۆی بەردێکەوە بوو بەردێکی گورچیلەکە دابەزی بۆ ناوڕاڕەوی میز تەبەن ئازار دروستەکە بەڵام بەشی زۆری سزبوونەکان وەکو ئەو سزبوونانەی کە پەیوەندستە بە شەکرەوە نیشانەی تری هەیە جگە لە ئازار نیشانەکان چییە وەکو دڵتێکەڵاتن وەکو سزبوونی جەستە وەکو بەردەوام ئازارێکی کەم و بەردەوامی جەستە وەکو کەشەکبوون کەفتبوون یاخود بێهێزیشی زۆر لاوازیشی زۆر یاخود هەندێک لە نەخۆشەکان ڕەنگی پێستیان ئەگۆڕێ کەم خوێنە بن پێستیان کاڵە بێتەوە بەو شێوەیە هەندێکیکان ئیشتیهای خواردنیان ئەگیرێ دڵیان تێکەڵێ بەردەوام نازان هۆکارەکەی چی ئازاریشان نییە پێیان وایە شتێکی کاتیە بەڵام کاتێ پشکنینەکەن بۆیان دەرەکەوێت کە ئەمە سزبوونی گورچیلێ بەو شێوەیە کاکتۆر یەکێک لەو بابەتانی کە هەیە و باسەکرێ بوونی یەک گورچیلەیە ئەمە گرفت دروستەکە بۆ کەسەکە هەندێک کەس خۆی دانێکی هەیەیان ئەو تا ئەی بەخشێت یان ئەو تا بەهۆی نەخۆشیێکەوە یەک گورچیلەی ئەمێنێتەوە ئەم کەسانە کە بە یەک گورچیلەوە ئەمێننەوە کەسانێکی تەندروستن یان ئەو فەرمان و کردارانی کە لە گورچیلە ئەنجام دەدرێ ئاسایی بەڵێ بە شێوەیەکی گشتی هەر کەسێک یەک گورچیلەی هەبێت وەکو ئەوە نییە کە دوو گورچیلەی هەیە و فەرمانی جەستە دابەشە بێ بەسەر ئەو گورچیلەیە واتە ئەو فشاری کە جەستە دروستێکە ئەو کاری کە جەستە ئەیوێت لە گورچیلە تەوزی ئەبێ بەسەر یەک گورچیلەیە لەبەرەوە بە تاکید ئەو کەسێکی یەک گورچیلەی هەیە ناتوانێت وەکو یان با بڵێن ناتوانێت وەکو کەسێکی تر بێ کە دوو گورچیلەی هەیە هەڵبەت هەبوونی یەک گورچیلە دوو جۆری هەیە بەشێکیان هەر لە زگماکەوە بە هۆکارێک لە بۆ نمونە لە ناو سکی دایکیانە ئەم گورچیلەیە پوکاوەتەوە وە سست بووە یاخود گرفتێکی بەسەرا هاتووە بەبێ ئەوی پێ بزانی خۆی سست بووە هەندێکی کان هەیە لە کاتی یابچووک بۆتەوە نەماوە هەندێکی دیکان لە کاتی تەمەنی ئاساییانە تووشی گرفتێکە بن یاخود بە هۆکاری بەردی گورچیلە یاخود بە هۆکاری شێرپەنجەیەکەوە گورچیلەکان بۆ دەرەکرێ گورچیلەکە سستە بێ پەکێکە گورچیلەکە دەرەکرێ و ئەبن بە یەک گورچیلە واتە یەک گورچیلەیان بۆ ئەمێنێتەوە هەڵبەت ئەمانە ئەو کەسانی کە هەر لە مناڵیەوە هەر لە سکی دایکیانەوە گورچیلەکان پوکاوتەوە سست بووە گورچیلەکەی دیکەیان بە پێی کات کشاوە و قەبارەکەی گەورە بووە و فەرمانی گورچیلەکەی تری وەرگرتووە و ئەمانە تا حدێکی زۆر ئاسایین لە ناو کۆمەڵگەدا و ژیانیان ئاساییە و ڕەنگە هیچ گرفتێکیشیان توش نەبێ بە درێژایی ژیانیان بەڵام ئەوانەی کە گورچیلەکان دەرهێنراوە بە هۆکاری تراوما زەبر مەسەرەن لە ڕووداوێکی هاتوچوە گورچیلان دەرهاتووە تووشی نەزیف بووە یان گورچیلان وەستاوە یا تووشی شێرپەنجە بووە دەرهێنراوە ئەمانە کاتیان پێویستە تا ئەم گورچیلەیی تریان جێگەی ئەوی تر بگرێتەوە و گەورە بێ و فەرمانی فلتەرەکان وەربگرێت ئەمانە پێویستە زیاتر ئاگیان لە خۆیان بێ بەڵێ کاک دکتۆر باز لە خواردنەوە گازیەکانەکرێ لەبەرەوەی کە ترشی فۆسفۆریکی تێدایە کاریگەری بێت لەسەر کالسیۆم و ڕای کێشێ بۆ خوێن و بەردی گورچیلە دروستەکە ئەمێ باز لە مەترسیەکانی خواردنەوە گازیەکان بکە کە بڕێکی زۆر بخورێتەوە لەسەر گورچیلە بەڵێ بەگشتی ئێمە وەکو پزیشک پێشنیاری خواردنەوە گازیەکان ناکەین بۆ هیچ بەڕێزێک و هیچ تاکێشی کۆمەڵگە نەک بۆ گورچیلە هیچ تاکێشی کۆمەڵگە پێویست ناکات کە ئەم خواردنەوە گازیانە بەکار بهێنێ چونکە بەڕاستی ئەمانە سروشتی نین ئەمانە دروستکراون لە کارگەدا و ئەمانە ڕەنگە چێژێکی کاتی بەخشن بە مرۆڤ وەکو شیرینیەکەی یاخود تامەکەی یاخود بۆنەکەی یاخود ئەم گازی کەتیایەتی بەڵام لە پێکهاتەدا تەواو لە سروشتی و دوورن ئەمانە پێکاتەکانیان بریتێت لە شەکر و پێویست پێکاتەکان بێتێت لە ڕنگ و لە کۆمەڵێک ترش و پێکاتی دیکە کە بەڕاستی ئەتوانین لە سەرچاوی دیکە و دەستمان بکەوێت بەبێ پێویستمان بە ساردی ببێ ئەگەر کەسێک لەبەر شەکر ساردی بخواتەوە لەبەر شیرینیەکەی ئەتوانێت میوە بخوا و ئەتوانێت شەربەتی فرێشی سروشتی بخوا ئەمانە بەکار بهێنێ لەبەرەوە ئەم ڕێژە بەرزەی کە تیانە زیانە بە گورچیلە بەتایبەت ئەو جۆرە ساردیانە یاخود ئەو جۆرە خواردنەوە گازیانی کە پێکهاتەکانە سیتراتی کەمە وەکو ساردی ڕەشەکان مەسەلەن ئەوانەی کە پێکهاتەکان ڕەشە بەبێ ناوهێنان ئەوانەی کە پێکهاتەکان ڕەنگی ڕەشە
و شیرینترن و ئەوانەی ترشن تا حدێک ئەتوانی بڵێ باشترن وەکو پێکاتەکان با بڵێ ئەمە مازایم کە ناوەکانیان چیە بەبێ ئەوی ناو بهێنین بەڵام بەگشتی باش نین بە تایبەت ئەوانیان کە ڕەنگیان ڕەشە و پێکاتەکانیان لە سیتراتەوە دوورە ئەگەری دروستکردنی بەردی گورچی لە زیاد دەکەن و ئەگەری توشبوون بە کۆمەڵە گیر و گرفتی گەورە وەکو شەکرە و کۆمەڵە نەخۆشی دیکە زیاد دەکەن. کافرانیشی تێدایە کە بۆ کارەکە بۆ میسپێکردن زیاتروانیش کاریگەریە بێت بەڵێ بە تەئکید خودی ساردەکە کە بەکارێنی یا ئەو خواردنەوە گازیە میسپێکەرە کۆمەڵە مادەی تایە مدەڕەرە بەڵام ئەمە زۆر گرنگ نییە بەڕاستی بە گشتی بە شێوەیەکی گشتی خواردنەوەی گازی بۆ تەندروستی جەستە باز نییە بەدیلمان هەیە با بڵێ هەر وانیان ببوورە هەر لە چوارچەوەی خواردنەوە ئەوانەیە کەسانێکن زۆر چاخۆنەوە ئەو کەسانێک کە زۆر چاخۆرن کاریگەری بێ لەسەر تەندروستی گورچی لەیان بە شێوەیەکی گشتی چا زیانی نییە و ئێستا تاوان هەندێک جۆری چای تایبەت پێیا بووە وەکو چای سەوز یاخود کۆمەڵێک چای تایبەت مەسەلەن چای دارچینی هەیە ئێستا توانین لە جاتی چات دارچینی بەکاربێنیت و چای دارچینی بخۆیتەوە بە گشتی چا زیانی نییە بۆ جەستە هەڵبەت ئەو کەسێک کە چا ئەخوات یەک دوو ملاحەزەی هەیە پێویستە جێبەجێ بکات لە بینی خواردن و چا خواردنەوەکە دوو کاتژمێر بینیان هەبێ زۆر باشترە دوو کاتژمێر زۆر بەڵێ بۆی ئەم ترشانەی کە لەناو خواردنەکە هەیە لەناو چاکە هەیە کاریگەری تەوانێ مە تەحمل ناکەین ڕاستەوخۆ دوای ناخواردن چای بەسەر ئەکەین بەڵام باشترە کاتێک هەبێ لە بینیانە ئەگەر دوو کاتژمێر ناتوانێت ئەو کەسە کاتژمێرێک بینیان بێت بۆ ئەوەی ئەو ترشانەی کە لەناو چاکە هەیە کار نەکاتە سەر ئەو بەها خۆراکی کە پێویستە بۆ جەستە وەگەرنا بۆ دروستبوونی بەردی گورچیلە طبعا چایش هەروەکو هەموو پێکاتێکی کە کۆمەڵێک مادەی تایە ئەم مادانە ئەکرێ ئەگەر ئاوی زۆری لەگەڵا بخورێتەوە یا چای زۆر بخورێتەوە فلتەرە ئەکرێ و کێشەیەکی وا دروست ناکات بەڕاستی. کاکتۆر غەسلی گورچیلە کێن ئەوانەی کە پێویستیانە و لە چ کاتێکدا نەخۆشەکە گاتە ئەوەی کە غەسلی گورچیلە بۆ بکرێت؟ بەڵێ ئێمە طبعا غەسلی گورچیلە جۆری زۆرە جۆرەکان هەندێکیان بە خوێن ئەکرێواتە بە ڕێگەی جیهازی تایبەت ئەم کەسە خوێنەکەی برێتە ناو ئامێرێکەوە لێوێ ئەپاڵڕێ و خوێنە پاکراوەکە خوێنە گۆڕاوە تازەکە ئەخرێتەوە جەستە بە ڕێگایکی دیکە جۆری شکەمان هەیە غەسلەکە بە دیواری سکەکرێ بە ناوپۆشی پێریتۆنی واتە دیواری ناوەوەی سک کە بە دەوری ڕێخۆڵەکانە ئەم جۆرە غەسلش هەیە ئەو غەسلەشی کە بە خوێنەکرێ دیسانەوە دابەژەکرێ بە چەند جۆرێک لەبەر ئێمە ناچین ئەم وردەکاریەوە بەڵام گرنگە بزانین غەسل تەنها بە خوێن ناکرێت بە شوێنی دیری کەژەکرێ ئەوانەی کە پێویستیانە بە عام ئەوانن کە گورچیلان سست بووە چه سزبوونەکە کاتی بێ یاخود درێژخایان بێ هەڵبەت ئەوانەی کە سزبوونەکان درێژخایانە پێویستیان بە غەسلی گورچیلە زیاترە و ڕەنگە بگەنە قۆناغێک کە ئیتر گورچیلەکە با بڵێن نەتوانی بە غەسلی گورچیلەکەش بەردەوام بیگۆڕی بۆ زەرعی گورچیلە یاخود چاندنی گورچیلە بەڵام هەندێک وەکوتمان هەندێک کەسێک گورچیلە وەستانەکەی وەستانی گورچیلەکەی کاتیە ئەمانە ڕەنگە چەند جەلسەیەک لە غەسلی گورچیلان بۆ بکرێ هەرچەندە ئەمە لە پسپۆڕی ئەمە نییە پسپۆڕی با بڵێن سستبوونی گورچیلە و شانەی گورچیلە نەخۆشیەکانی شانەی گورچیلە پسپۆڕێکە پێوترێ نیفرۆلۆجی جایە و یورۆلۆجی جایە بۆ بینەرانی بەڕێز بۆی بزانن ئێمە پسپۆڕی نەشتەرگەری گورچیلەین پسپۆڕێکی دیکەمان هەیە پێوترێ پسپۆڕی هەناوی گورچیلە ئەم بەڕێزانە زیاتر کاری غەسلی گورچیلە ڕێگەخەن کاری پاڵاوتنی گورچیلە و ڕێخستنەوە و متابعکردنی سزبوونی گورچیلەکەن ئێمە وەکو نەشتەرگەر ڕەنگە لە کۆتا قۆناغی سزبوونی گورچیلەکە پێویستمان بە زەرعی گورچیلەکە بێ ئەو کاتە ئێمە دێنە ناو باسەکەەوە زۆر باشە کاکتۆ کاتمان تەواو بە زۆر بە کورتی ڕۆتیناتی ژیان سوڕی ژیانمان چۆن بێت چی بکەین کە گورچیلێکی تەندروستمانە بێت بەڵێ تەمان سوڕی ژیان زۆر گرنگە ڕێک بخرێ بە شێوازیشی وە کە نزیک بێت لە فەرمانی سروشتی مرۆڤەوە ئێمە زۆر جار بیستومانە و بینیمانە یعنی مەسەرەن کەسێک درەنگە خەوێ ئەم درەک خەوتنە لەگەڵ سروشتی مرۆڤ نایەتەوە چونکە کاتی شەو وا داڕژاوە کە دنیا تاریک ئەبێ مرۆڤ پێویستە خەوێکی باش وەرگرێت ئیسراحەتێکی باش بکە هۆرمۆنێک دەرە لە مێشکە کە هۆرمۆنی خەوتنە ئەو کەسانی ئەم باڵانسە تێگەن ژیانیان تێگەچێت تەندروستیان تێگەچێت ئەمە لە ڕووی خەوتنەوە واتە پێویستە کە دنیا تاریک ئەبێ مرۆڤ سوود لەم کاتەوە وەرگرێ بۆ خەوێکی قوڵ و باش و کاتێک کە مرۆڤ چاوی ئەکاتەوە و با بڵێن چالاکی ڕۆژەکانی دەست پێ ئەکا زۆر گرنگە خواردنێکی تەندروست وەربگرێ ئەم خواردنە پێویستە باڵانس بێ باڵانسەکەش بریتە لەوەی کە ئەو بڕێی کە تێیەتی لە کاربۆیدرات و پڕۆتین و چەوری ڕێک بخرێ زۆر کەسمانەیە هەموو ژیانی بۆ بە خواردنی شەکر و برنج و شیرینی و
ئەمانە کە زیانیان بۆ جەستە هەیە واتە پێویستە بە بڕێکی کەم وەربگیرێن. خواردن پێویستە بڕێک زۆری بریتی بە لە با بڵێن پرۆتین و تا حدێکی زۆر زەڵاتە و سەوزە و ئەو پێکاتانی کە ڕیشاڵیان زۆرە و میوە تا حدێک وە کاربۆهیدرات ئەمانە بە ڕێژەی باڵانس کراوە. ئەمەش بریتە لە خواردنی تەندروست دوورکەونەوە لە خواردنە دروستکراوەکان با بڵێن ئەوانەی کە زۆر شیرینن یا زۆر چەورن یا زۆر سوێرن کەمانە بۆ جەستە تەندروست نین یان تووشی شەکرە دەکەن یان تووشی فشاری خوێن دەکەن یا تا جەستە تێگەن مەسەرەن کێشی لەشت زیاکەن باڵانسی جەستە تێگەن. ئەمەش وەکو ئاو خواردنەوە زۆر گرنگە مرۆڤ لە ڕۆژەکە وەکوتمان 2 لیتر و نیو تا 3 لیتر ئاوە بگرێ بۆ چالاکیەکانی زیندەپاڵی جەستە بۆ فلتەرەکردنی خوێن بەرەو میز و بەم شێوەیە. ئەمە بە شێوەیەکی گشتی. سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆ دکتۆر نەبەستوێلی پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ و پرۆستات و نەزۆکی پیاوان کە لەم تەوەرە لەگەڵمان بووین. خۆشحاڵ بووین.